خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانەوە شەو و بەرنامەی ڕەهەندتان پێشکەشەکەین دوای ململانەیەکی زۆر وە کۆبوونەوەیەکی زۆر لە دواساتەکانی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق نزیک دەبینەوە. کەمێک بەر لە ئێستاشان دیارێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی یارێمی کوردستان لەگەڵ بەشێکی زۆر لەلایەنە شیعەکان گەیشتونەتە ڕێککەوتنێک بۆی ئەم شەو لە چوارچێوەی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێ ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەنجی لەسەر بدرێت. بەڵام وەک ئەوەی کا بەڕێز قوبات تاڵەبانی باسی لێوە کرد تاوەکو پرۆژە یاساکە دەنجی لەسەر نەدرێت و نەبێتە یاسا باسی ڕێککەوتنەکە ناکرێت لەبەرەوەی ئەو کاتە ئەبێتە یاسا و ئەو وەختە بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستانیش مژدەیەکی خۆش دەبێت. ئێستا لە دواساتەکانی نزیک دەبینەوە ئەگەر هاتوو ئەم پرۆژە یاسایە بەدڵی هەرێمی کوردستان جێبەجێ یاخود دەنجی لەسەردرا ژیان و ژاری خەڵکی کوردستان بەرەوکوێ ئەگەر هاتوو خوا نەکردە لە دواساتەکان تەگەرەی تێکەوت و ڕێکەوتنەکەەوە خۆی جێبەجێ نەکرا ئەو کاتە ژیان و ژاری خەڵکی هەرێمی کوردستان بەرەوکوێ. ئێمە ئەم شەو لا بەرنامەی ڕەهەند دەست لەسەر هەموو ئەو خاڵانە دائنین کە پێویستەوە ڕوونیەکەینەوە بۆ خەڵکی کوردستان و بینەرەکانمان بۆ ئەوەی ڕوون بێت لە هەر حاڵەتێکدا گەر بودجە بەدڵی هەرێمی کوردستان و بەنابەدڵی هەرێمی کوردستانیش بوو. میوانەکانی ئەم شەوی بەرنامەی ڕەهەند لە بەغدادەوە بەڕێز دکتۆر بەختیار شاوێز وتەبێژی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەروەها لێرە لە ستۆدیۆکانمان دکتۆر کامران قادر پسپۆڕی دارایی و ژمێریاری هەروەها ڕێبوار محەممەد بەڕێزیشان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی شارەزای ئابووری هەروەها لە گەرمیانەوە بەڕێز بیلال سعید ڕۆژنامەنووسی ئابووری هەرچەندە کاک بەختیار کاتی کەمە و بەڵام بۆ دوا زانیاری سەرەتا لە ئەچینە بەغدا لای بەڕێز دکتۆر بەختیار لەبارەی ڕێکەوتنەکەەوە لەبارەی ئەگەرەکانی دەنگدان لەسەر ڕێکەوتنەکە دوا زانیاریەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لای بەڕێستان چین؟ بەڵێ شەوتان باش کاکزانە سڵاو ڕێز بۆ تەواوی بینەران و بۆ میوانەکانی شت. لە ڕاستی ئەم ڕێکەوتنێکی گرنگە و بەجێبەجێکردنی ئەتوانم بڵێم کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و پشکی کورد کۆتایی پێدێ. خۆشبەختانە ئەم چەند خولەکێک پێش ئێستا ئەتوانین بڵێن کاژمێرێک پێش ئێستا تەواوی ڕێکەوتنەکە گەڵاڵە کراوە کە لە نێوان شاندی هەرێمی کوردستان و پەرلەمانتارانی شیعە نوێنەرانی زۆربەی فراکسیۆنەکان ئەوەی کە من ئاگادار بم تەوافقی لەسەر کراوە و لە کاتژمێر دەدا دانیشتنەکە دەست پێەکە. ومێدمان زۆرە کە ئەم شەو لێرە لە بەغا بە هەموو لایەکمانەوە لە ناو پەرلەمانە بتوانین کە ئەوەی کە خێروبێری خەڵکی کوردستان و خەڵکی بەژمێنێتی موچەخۆرانی تێدایە جێبکەینەوە بۆ ئەوەی هەریچ نەبێت خەمی موچیان نەبێت لە مەودووە. بەڵێ دکتۆر تا ئێستا ئەو کەشوهای ناو ئەنجومەنی نوێنەران چۆنە بینن کە کاتژمێردا دانیشتنی لەسەرکات تەسەوڕەکەن تەواوی بڕگە و مادەکانی ناو پرۆژە یاساکە بە ڕێکەوتنەکەی چەند خولەکێک بەر لە ئێستای ئەنجومەنی نوێنەران و شاندی هەرێمی کوردستانیش جێگیر بکرێت؟ بە پێی زانیاریەکانی من سائیرون واتە کوتلەکەی مقتەدا سەدر هەروەها حکمە کوتلەکەی عەمار حەکیم لەگەڵ ئەم ڕێکەوتنەدان و لە هەمان کاتا سوونەکانیش لەگەڵیدان خۆشمان کورد تقریبان 60 ئەندامین ئەمە زۆر گرنگە ئەتوانین تێپەڕێنین و ئەوەی کە ماوەتەوە کوتلەی فەتحە ئەوەی هادی عامەری تا ئێستا ڕەنگە بە تەواوەتی خۆیان یەکلایی نەکردبێتەوە بەڵام ئومێدمانەیە کە ئەوانیش دەنگ بە و ڕەشنووسی ڕێکەوتنە بدرێت و بکرێت بە یاسا و لە ڕاستیە ئەم ناواخنی ڕەشنووسەکەیش یان ڕێکەوتنەکە بەم شێوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە 460,000 بەرمیل ڕۆژانە تەسلیمی کۆمپانیای سۆمۆ بکە. لەم 460,000 بەرمیلە خەرجی دەرهێنانی نەوت، خەرجی ناردنی نەوت واتە کرێی گواستنەوە، هەروەها کرێی کۆمپانیاکانی لێ دەرەکرێ و قەرزی بانقەکانیشی لێ دەدرێتەوە کە تقریبان نزیکە بێتەوە لە بڕی ڕۆژانە 250,000. هەر بۆیە لە ڕێکەوتنەکە دیاری کراوە کە پێویستە حکوومەتی هەرێم لە 250,000 بەرمیل کەمتر تەسلیم بە سۆمۆ نەکرێت کە حکوومەتی هەرێم بەمە ڕازی بووە. هەروەها
بڕگەی دووەمی ڕێکەوتنەکە ئەوەیە کە پێویستە داهاتی نانەوتی واتە خاڵە سنووریەکان تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێەوە لە بەرامبەریشدا حکوومەتی عێراقی مولزەمەکە هەموو مانگێک بە پشتی هەرێمی کوردستان کە لە سا 12.67 بنێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. لە ئەمەوێ ئەوە بڵێم کە لە ناو ئەمەدا شتێکی زۆر گرنگی تێدایە ئەوەیە کە حکوومەتی هەرێم ئیلزام کراوە کە لێبڕینی موچەی فەرمانبەران نەهێڵێت، واتە خەڵک دەبێ بە تەواوەتی موچەکەی وەرگێ ئەگەر پشتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە هات بۆ هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر ئەوەی کە هەیە تا ئێستا ئەرکەکە هەستەکەن بۆ ئێوە لە دوای کاتژمێردەوە بۆ ئێوە زەحمەتە بێ یاخود ئاسانە بێت کە ڕێکەوتنە پێشوەختە کراوە، ینی پێویستان بە لۆبیکردنە بێ لەگەڵ کوتلەکانی کوتلە شیعەکان و کوتلە سونیەکان بۆی لەو فەقەڕێ دەنگ بە خۆی ڕێکەوتنەکە گرنگە وەکارێکی باشە، بەڵام لە ڕاستی هەتا و دەقەیەی کە دەنگدان کۆتایی پێدێ ئێمە ئەبێت لەسەر خەت بین و مەسەلەی لۆبیکردن و هەوڵدان بۆ ئەوەی کە لایەنەکانی تر یان ئەوانەی کە قەلەقن یان ئەوانەی کە ملاحەزەیان هەیە ئەوانە تێپەڕێنین. بەڵێ بە تەکید پێویستمان بەوە هەیە هەوڵ بدەین و لە دوای دەستپێکردنی دانیشتنی پەرلەمانەوە کارەکە چڕ دەبێتەوە لە ناو قاعەکە و بیریشمان نەچێت کە هەندێک لەلایەنەکانی تر جگە لە پشکی هەرێم خۆیان کێشیان هەیە. ئێمە مەترسیەوەمانەیە ئەمکەم کێشانەی ئەوان قوڵ بێتەوە لە ناو دانیشتەکەدا و مەساری دانیشتەکە تێک بچێ. بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەم شەو پێویستە یاسای بودجە پرۆژە یاسای بودجە تێپەڕێنرێەوە بکرێ بە یاسا. ئومێدمانەیە کە دەمە و بەیانیش بێت لە وەکو جەژنی نەورۆز مژدەیەکی خۆش بدەین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی موچەخۆرانی هیچ فەقەرەیەک دکتۆر بەختیار دیاری کراوە لە ناو ڕێکەوتنەکان ڕەشنووسەکە بۆی ئیلزامکردن یان هەر لایەک پابەند نەبوو بە ڕێکەوتنەکەەوە ڕێکەوتنەکە هەڵبۆشێتەوە یان شتێک دقێکی وەها هەیە؟ بە تاکید ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە کە هەموو ساڵێک لە ڕۆژە یاسای بودجەدا ئەم جۆرەشتانەی تیا بووە واتە ئیلتیزامکردنی لایەک بەلاکەی تر. بۆیە ئومێد دەکەین ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان بە فعلی و بە واقعی نەوت تەسلیم کا بەبێ کێشە و بەبێ هێنانەوەی هیچ پاساوێک و بۆ ئەوەی لە بەرامبەردا پشتی هەرێمی کوردستان بێت. و من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دەرسی لە ڕابردوو وەرگرت بێت. یعنی ئێستا بۆ نمونە یەکشت بڵێم ئەمڕۆ لە سانۆی سعری نەوت دابەزیوە، هەر ئەمڕۆ نەوت لە سانۆی بەهاکەی لەدەستداوە. لەبەرەوە نابێ حکوومەتی هەرێمی کوردستان دڵی بۆەوە خۆش بێت کە نرخی نەوت بەرزە بێتەوە ڕێکەوتنەکان جێبەجێ نەکا. پێویستە جێبەجێکە چونکە دوو خاڵی گرنگەیە. یەکەمیانەوەی ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە ئەگەر حکوومەتی هەرێم خۆی بیفرۆشێ سعرەکەی 9 بۆ 10 دۆلار کەمترە. ئەمە یەک. دووەم نرخی هەر بەرمیلێک بۆ گواستنەوە پێویستی بە 10 دۆلارە بێ کە یعنی هەر نرخی بەرمیلێکی نەوتی حکوومەتی هەرێم کە خۆی فرۆشێت تقریباً 18 بۆ 20 دۆلار کەمترە بێ لەوەی بەغا. ئەمە خۆی بۆ خۆی هەر ئەم ڕقم و ئەم حساباتە لێک بیتەوە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پابەند بێ بە ڕێکەوتنەکەەوە. لە بەرامبەریشدا حکوومەتی اتحادیەیە کە ئەویژە بێ پابەند بێ ئەویژە بێ پشتی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بنێرێ و ئێمە وەکو نێرانی کورد دیفاعەکەین لە خەڵکی کوردستان لە کاتێکە ئەگەر حکوومەتی ئیتیحادی لە دوای ڕێکەوتن و دەنگدان لەسەریەوە موچە بۆ خەڵک نەنێرێ بە مەرجێک حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بوو بێ پێوەی. ئێمە دەتوانین ئێستا محکەمەی ئیتیحادی دوێنێ دەنگمان لێداوە خۆشبەختانە محکەمەی ئیتیحادیش دەبێ ئەتوانین لە هەر حاڵەتێکدا بێ تەعن بدەین لەو لە هەر لایەکیان لە محکەمەی ئیتیحادی ئەگەر پابەند نەبوون بە قانونی بودجە. دکتۆر ئەگەر بێت و لە دوای کاتژمێردە تاکو بەرەبەیان کە حاڵەتی ئەوها زۆر ڕووی داوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵی پرۆژە یاسابوو تا بەرەبەیان سەرقاڵی بوون ئەگەر بێت و یەکلا بکرێتەوە وە پابەندبوونی شەبێوەکوی بەڕێزڕوون کردەوە ئەکرێ بڵێن ژیان و ژیاری خەڵکی کوردستان لانیکەم ئەم ساڵ بەرەو باشترە ڕوات وەکو دوا پرسیار بۆ بەڕێستان؟ بەتەکید ئەو ڕێکەوتنەکە وەکو خۆی هەیە ئەگەر جێبەجێ بکرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە کێشەی بۆ دروست نەکرێ پاسایی بۆ نێنرێتەوە بۆ ئەوەی خۆیان بدزنەوە هەردوو حکوومەتەکە خۆیان بدزنەوە لە جێبەجێکردنی ژیانی خەڵکی کوردستان و بە تایبەتی موچەخۆران بەرەو باشتر و زۆر چاکتریش دەبێ
و ئەتوانین بڵین بێ بە مژدەیەک بۆ خەڵک بە تایبەتی کە ئێستا دەبینین ئێستا حکوومەت یاریمی کوردستان بەبێ ڕێکەوتنیش داهاتی باشی هەیە و هیچ پاساوێکیش نامێنێتەوە لە دوای ئەمەوە پاساو نامێنێتەوە بۆ بڕینی موچە یعنی بۆ نمونە موچە خۆرێک مامۆسایە کارمەندێک پێشمەرگەیەک کە سوکارێکی شەهید لە ساحەبی سوێکی موچەکەی یان هەر فئەیەکی تر کە لە ساحەبی سوێکی موچەکەی لێ ئەبڕێ زۆرە بۆ خەڵکی کەم دەرامەت کە ئەمە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی کوردستان موچەخۆرن و ژیانیان لەسەر موچەیە کاتێک کە تۆ بە تەواوەتی لە کاتی خۆیان بەبێ لێبڕین و بێ لێبڕینی لە ساحەبی سوێک موچەی دەدەیتێ من پێم وایە تەسیری ئەبێ تەسیری لەسەر ژیانی خەڵکە بێ تەسیری لەسەر جوڵەی بازاڕیشە بێ. دکتۆر ڕۆڵی شاندی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان بەسەر کاتی بە ڕێزقوبات تاڵەبانی چەند گرنگ بوو بۆ هاوکاریکردنیەوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕەشنووسە؟ طبعاً ئەم شاندا کارەکانی لە ماوەی ڕابردوودا بە باشی بەڕێوە بردووە و ئێمە چەندین جار پێشەوەی ئەم شاندا بێت دروست ببێ هەمیشەوەمان وتووە کە پێویستە ئەم شاندانە کە دێن مصر بن لەسەر ڕێکەوتن و بێنە بەغا شەڕی مافەکانی کورد بکەن نەک تەنەزول بکەن و نابێ بەیانی بێن و ئێوارە بگەڕێنەوە بەڵام ئەم شاندەوا نەبوو لە ڕاستیە ماوەیەکی زۆر هەر لە سەرەتای ئەم ساڵەوە هاتوون هەوڵی زۆریان داوە بۆ ڕێکەوتن و ئەمڕۆ ئینشاءڵڵا ئومێدمان هەیە کە بگەنە کۆتاییەکەی بێت و دەنگی لەسەر بدرێ و من پێم وایە ئەمە دەستکەوتێکی باشە بۆ خەڵکی کوردستان بۆ سەرۆکی شاندەکەیش. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیز وتەبێژی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ بەڕێستان کە لە بەغداوە لەگەڵمان بوون. زۆر سپاس دکتۆر ئەمە دوازانیاریەکان بوو کەواتە بەو پێ بێ ئەگەر بێت و لە دوای کاتژمێردەوە پڕۆژە یاساکە وردە بڕگە و مادەکانی بچنە بواری دەنگدانەوە و دەنگی لەسەر بدرێ و بەبێ بە یاسا و فی ضمنیها ئەوەی ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستانیش چی ئەگۆڕێت بەپێی ئەو لێکدانەوانی بەڕێستا؟ سپاسانەکەم تەمان من لە ڕووی ئابووری شتەکان باسەکەم بەڵام من لە دوای ساڵی 2014ەوە لەو کاتەوەی کە لە مانگی 2014 بەڕاستی کە بودجەی هەرێمی کوردستان بڕا لەو کاتەوە قەت بەقەت ئێستا یعنی ئەمەلم نەبووە هەمیشە بێ ئەمەل بووم تەنان لە ساڵی 2017 ئەوانەیە بەڕاستی بەس ئەم جارەت ئەمەلێک هەیە کە ئەم شتە سەر بگرێت ئەگەر هیچ عرقلەیەکی تێنەکەی بەڕاستی لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستان زۆر باش یعنی ئەگەر عراق جارێک ئیسفادی لەکە هەرێمی کوردستان 4 جار ئیسفادی لەکە لە ڕووی ئابووریەوە تەوان بەس ئەوەی کە جێی خۆشحاڵیە ئەوەیە کە مەسەلەن بەغدا ڕازی بۆ بۆی کە ئەو 460,000 بەرمیلە کە کاتێک وەرەگرێت کولفەی بەرهەمێنانەکەی بات ئەگرێ گۆڵێکی زۆری تیا بۆ مستحقاتی کۆمپانیاکان کۆمەڵێک وردەکاری هەبوو ئەمە تا ڕادێک لەم بڕگێت چارەسەر بوو خۆی نقطەی سەرکیەوەی لەبەری کە گرێبەستەکانی هەرێمی کوردستان مەسە ئەو گرێبەستانەوەتانە کێشەی کە PLM Production Sharing Contract ئەوەی کە ئەو کۆمپانیانە بە شەر عقدیان کردوواتە بە حەسە کردوانە نەک بە سرویس بە خزمەت گوزاری ئەمە کێشەکەی ئێستا لە بەسڕەوانیە لە بەسڕە بە خزمەت گوزاریە کە کولفەیەکی کەمی تێچێ مەسا ئەگەر نەوت بە $6 بە ڕەنگە 4-5 دلار 6 دلار یا ئەو پەڕەکەی ناگاتە $9 بەڵام لە کوردستانە بەڕاستی کەیسەکەی جیاوازە و حکومەت عراقی ناهاتە ژێرباری ئەو پارە زۆرە بە بەڵام ئێستا حکومەت عراقی هەر لە پارەی هەرێمی کوردستان هەر لە پارەی نەوتی هەرێمی کوردستان دیارە بەقەت حسەی ئەو کولفەی کۆمپانیاکان ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان مثلا دفعك او بارد دفعك هیچ کەشێ نامێنێ مقابلەوە چیە بێ مقابلەوە لە 12.6 پارە بۆیت لە 12.6 دوای نەفقاتی حاکمە و سیادەی لێ دەرەکەی تقریبا شتێکی باش ئەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کە بتوانێت ئەم ساڵ تەنها لەسەر پێی خۆی بڕوات مثلا بتوانێت کە مثلا ئەو کێشانی کە هەیەی ئەو کێشە سەرگیانی کە هەیەی نەک کێشە هەموو کێشەکان بەس بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەر بکە بە تایبەتی کێشەی ژیانی خەڵکەوە هەیە بالضبط ئەوەی کە موچەیە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەروەها بە شێوەیەکی ناڕاستە خۆ تەئسیری لە بازاڕی چەکە مثلا بازار بە باشێ بووشێتەوە ئەگەر تەنفیز کرێت چونکە یەکێک لە نقطەکان ئەوەی ئەگەر ترس دەوەی ئەگەر ڕێکەون و بودجە تێپەڕێ بەڵام دوای تەنفیز نەکرێت ئایا تەنفیزکردنەکە لە ئەنجامی ئەوەیە کە بە پێی پێویست حکومەتی هەرێم مثلا 460,000 بەرمیلگەی نێتە یان حکومەتی بەغا بە پێی پێویست ئەو 12.6 بۆ نێرێ ئەمانەش لە داهاتووە بەڕ کێشەیە بەڵام ئێمە ڕژبین نەبین بەڕاستی با لە ئێساوە نەڵێن وڵا ناهێنێرەوانە مثلا تطبیقیەکەین ئەگەر جێبەجێ کرا مثلا تطبیقەکری ئەگەر جێبەجێ کرا بەڕاستی پارەکەی نات ئەوە یعنی بۆ ساڵی 2021 بەڕاستی لە دوای مانگی چوارەوە وەزعەکە زۆر بەرەباشتیەوە لە ڕووی ئابووریەوە بەڵام یەک کێشە هەیە
یەک کێشەی بەسیط هەیە لێرەیە مەسەڵەن لە ڕووی ئابوووریەوە ئێمە 460,000 بەرمیل ببغا ئەگەر هاتوو نەوت دابەزی بۆ $40 ئەو 200 یا 210,000 بەرمیلە ئایا لە داهاتووە کولفەی ئەگەر نەوت هاتە کۆمپانیەکە ئەوە یەک تۆز من خۆم لە ڕووی ئابووری ترسێکم لێ هەیە کە نتوانێت ئەگەر نەوت هاتە سەر $45 ئێمە تاوان دکتۆر بەختیار شتێکی باشی وت کەوتی ئێمە نابێ بینا یعنی ئێمە نابێت بەس بەڕاستی خەیاڵی ئەو بکەین کە نەوت لە 60 ئەمێنێتەوە نازانی لەوانەیە ڕێکەوتنامەی ئۆپیک لە مانگی چوارە ئەو ڕێکەوتنامە باشی کە کراوە کە سعودیا ڕۆژانە لەسەر ئەو کەمکردنەوەی کە هەیە ملیۆنێکی خۆشی کردو لەوانەیە لە مانگی شەشاوانە بێت تۆزێ ترسەکە لەوەیە ئەوەیە کە ئایا کە تۆ کاتێک 250 بەغا وتوێتی لە ڕێکەوتنەکە هەیەڵێ ئەبێ 250,000 بەرمیل بەسافی بەدەستی من بگات ئەوەی کە ئەمێنێتەوە کری کۆمپانیەکە واتە 210,000 بەرمیل نزیکەی ئەم 210,000 بەرمیل ئەگەر نەوت دابەزە بۆ $40 ئایا ئەتوانێت دەفعی ئەوە بکات مثلا ئەو تێچوی کۆمپانیان بکە بەدەر لەوە ئەگەر ئەم حاڵەتە ڕوونەیە حتا لەوانەیە بە 55 مشکلی نەبێت 55 بەڵام پێشتر بێتە خوارەوە بۆ بەڵام ئاوە بەڕاستیەکە بێتە سەر 15 کارەسادە بەڵام بە هیچ پێوەرێکی ئابووری پێشبینی ئەوە ناکات بێتە سەر $20 بەڵام ترسێک هەیە بۆ $45 و $50 و $42 و $40 ئەمانە لە خوار $40 نا بەس لە خۆی لەسەر $40 بەڵام ترسەکەی لەبەر ئەوەی کە خەلەلێک لە ڕێکەوتنامە کە بکرێت خەلەلێک لە ڕێکەوتنامەی ئەو پیکرێکە نزگەی 8 ملیۆنێکیان کەم کردێتەوە بەڕاستی لە ئێستاە ئەو خەلەلەوە بڕواتە لانی کەم تا سەری ساڵ دۆخی هەرێمی کوردستان ئەگەر ئەو ڕێکەوتنامەی بەردەوام بێت نەکنەوت لە 50 ئێستا کە بڵێن بە 60 و 50 تۆزە دابەزێتەوە دکتۆر بەختیار وتی مەسەلەن لە ساڵی قیمەتەکەی لە دەزاوە لەم دووسێ ڕۆژە بۆ هەیە کە خەزاناتی ئەمریکا پڕە و مەسەلەن ڕێژێکی زۆری تایە بەڵام ئەگەر هات و ڕێکەوتنامە کە بەردەوام بێ هاتا سەری ساڵ بەڕاستی لە سانسە نەوت دانابەزێت بۆ خوار 60 لەسەروی 60 ئەمێنێتەوە مەسەلەن کارەکە باش گۆزیاتری لەسەرەکەین کاک ڕێبوار بۆ چوونی بەڕێستان لەسەر ڕێکەوتنەکەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداوە ئەو 2000 کاتژمێردەوە کە قەرارە بخرێتە دەنگدانەوە چەند گرنگەکە ئەمە بەبێ بە یاسا و 2000 چی ئەگۆڕێ لە دۆخی ژیان و ژیاری خەڵک زۆر سواس بۆ میوانداریتان ڕاستیان خۆشحاڵم بە ڕێکەوتن بەڵام گرنگ لە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکری ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە تەجروبەیەکی تاڵمان لەگەڵ با بڵێن حکوومەتی مەرکەزی عێراقیە ئەم کۆبوونەوەی ئەمشەو با بڵێن دەرئەنجامە سەبەبەکەی لە پشتی پەردەوە کۆمەڵێک ڕوودا و گۆڕانکاری ڕوئەدات کە هەر کەسێک وەکو من وەکو کەسێکی ئەکادیمی بیبینێت هەڵوێستەکەی جیاوازتر ئەبێ و یعنی هیچ کاتێک خۆشحاڵ نابێ بەو با بڵێن ئەوەی کە لە بەغدا ڕوودەدات ئێمە ئەم کێشانی کە ململانی لە نێوان هەولێر و بەغدا درێژکراوەی ساڵی 1920 کە کاتی ویلایەتی مووسڵ لە بەرامبەر 75 ساڵ امتیازی نەوتی باشووری کوردستان کە لە عێراق دەدرێت بە بەریتانیا لەو کاتێەوە کورد لە ململانی وەرگرتنەوەی مافی خۆیەتی تا ئێستا و بە تایبەتی دوای 2003 و جێبەجێکردنی دەستوری عێراق یا بڵێن پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراق کە لە مادەکانی 111 و 12 مافی کورد بە ئاشکرا وەکو با بڵێن عێراق وەکو عەرەبی عێراقی هاوسەنگ کراوە کە کورد شەراکەتێکی ڕاستەقینەی هەبێ لە ئیدارەدانی مەلەفی نەوتا بەڵام بەداخەوە شۆڤێنێتی عەرەب بە هەمان عەقڵەتی بەعسیانەی پێشووتر کەوتنەوە ئەوەی کە کورد وەکو شەریکێک وەکو هاوبەشێک تەماشا نەکەن لە پرۆسەی سیاسی عێراق و لە ئیدارەدانی دەوڵەت و لە مەسەلەی مافەکانی گەلی کووردا بۆیە ینی ئەوەی کە لە پشتی تیشکە خەمە سەر ئەوەی کە لە پشتی پەردەوە ڕوەداوە چیان کردووە دەرەنجامەکە لە ئایندا چۆنە بێەوە ئێستا ئەم ڕێکەوتنە ینی چه سوودێکی ئەبێت لە ڕاستیدا ینی شۆڤێنەتی عەرەب هەر لە پەسەندکردنی دەستورە یەکسەر کاریان بۆەوە کرد کە دەستوریان ڕاکرد ئیشان بە دەستور نەکرد ئێمە لە 144 مادەی دەستور 23 مادە بە ئاشکرا باسی مافی کورد دەکا ئەوە مادەی 140 لە مادەی 111 و 12 دەستورە تایبەت بە نەوتە مادەی 114 تایبەت بە گومرگە ئەمە هەموو پێویستی بە یاسا و بە جێبەجێکردنە مادەی 105 کە با بڵێن دەستەی چاودێریکردنی با بڵێن مافەکانی ئیقلیمەکانە مادەی 106 دەستەی با بڵێن کۆکردنەوە و دابەشکردنی داهاتەکانە بە یەکسانی و کۆمەڵێک یاسای تر یاسای نەوت و غازی فیدراڵیە یاسای وەزارەتی نەوتە عادەی شەریکەی نەوتی عێراقیە ئەمە کۆمەڵێک یاسان کە پێویستە دەربچێ بەڵام با بڵێن شۆڤێنێتی عەرەب لە بەغا هیچ کاتێک ئامادە نەبوون کە دەستور جێبەجێکەن ئەوە یەکەم ئیشیان بووە دووەم ئیشیان ئەوە بوو کە با بڵێن نوێی باشووری کوردستانیان وەرگرتەوە لە کورد ئیشی سێمیان ئەو بوو کە لە ساڵ هەفتەی بوجانی نا بۆ 12.67 و دواتر تەوافقیان نەهێشت و ئێستا ئەوەی تر کە بەرنامەیان بۆ داناوە کە لە ئایندا جێبەجێکن ئەوەیە کە
با بڵێن ڕەشنووسێکیان ئامادە کردو بۆ هەمواری دەستوری هەمیشەیی عێراق کە مادەکانی هەشتایە ئەوەی کە تایبەتە بە نەوت و بە حرفێک باسی دەسەڵاتی کوردەکان لە نەوتا هەمووی هەموارکەنەوە ئەو حەقە لە کورد وەرگنەوە مادەی هەشتایە مادەی 110 111 12 14 مادەی 115 21 26 مادەی 140 ئەمانە هەمویان تایبەتن بەوەی کە کورد مافی هەیە لە ئیدارەدانی نەوتا ئەوان ڕەشنووسێکیان ئامادە کردو ئەمە مەترسێکی زۆر گەورە دەبێت کورد و سەرکردایەتی سیاسی کورد لەمە تێبگەین کە ئەوان چیەکەن لە پشتەوە خاڵێکی ئەوەیە کە ڕەشنووسی با بڵێن یاسای نەوت و غازی فیدراالیە کە لە 2007ەوە ڕاگیراوە کە بە پێی مادەی 111 و 112 کورد شەریکی ڕاستەقینەیە لە عێراق لە ئیدارەدانی نەوتا بەڵام ئەوان با بڵێن لە ڕەشنووسەکە تەنها کورد وەکو هاوکار وەکو پێشنیارکار وەکو چەند ناوێکی وان هێناوە لە زۆربەی کاتەکانە باسی ئەوەکەن کە هەموو بڕیارەکان بە زۆرینە تێپەڕێت ئەمە وا ئەکا کە ینی ئەو کەسێک کەس وەکو ئەکادیمن کەسێک وەکو ئەکادیمێکە ماسرمێ لە گرێبەسینەوە و غازە هەمیشە بە ڕەشبینیۆ تەماشای نیەتی شۆڤێنەتی عەرەبکەم لە بەغا ئەم ڕێکەوتنە لە ڕاستیدا ینی شتێکی باشە و دەبێت کورد هەمیشە قاچی لە بەغدا بێ و شەڕی جێبەجێکردنی دەستور کات چونکە ئەوەی ئێمە کە بە دەستور بە دەستمانێناوە بە 100 ساڵی خەبا و تێکۆشان بەدەستمان نێناوە پێویستە بەرگری لەم دەستورە بکەین و جێبەجێکەین ئەوەی تاکە شتێکە لە 2005ەوە تاکو ئێستا ئێمە سوودمان لێ بینوە تەنها مەلەفی نەوتە و توانیمانە سوود لە دەستور وەرگین و بەپێی دەستور مادەی 111 115 121 توانیمانە کە ئێمە یاسای نەوت و غاز یارمەتی کوردستان دەرکەین و بتوانین 57 لێ بەسکەین لەگەڵ کۆمپانیەکانە لە ڕاستیدا ئێمە تاکە دەستکەوتێکەمانە مەلەفی نەوتەوە بێت دەستمان پێوە بێتەوە ئەم ڕێکەوتنە لە ڕاستیان ڕێکەوتنێکی باشە بەڵام دوای حەو مانگی تر ئەم شەڕە دەست پێکاتەوە چونکە ئەمە شتێکی کاتیە و خۆ زانی یاسای بودجە بۆ ساڵێکەوە لە مانگی 12 کۆتایی دێت بۆیە کورد دەبێت لە مانگی 11 ئەم ساڵەوە هەم دەست پێکاتەوە خەمی ئەوەی بێت کە بودجەی ساڵی 2022 چۆن بۆ هەرێمی کوردستان دابینکاتەوە بۆیە بە بچوونی من لە هاتنی هەر بودجێک لە بەغاوە سوودیە لە پاڵ ئەوەی کە ئێمە داهاتەکانی خۆمان دەستمان ئەکەوێت بەڵام دەبێت سەرکردایەتی سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی گۆڕان شەڕی جێبەجێکردنی و پەسەندکردنی یاسای نەوت و غازی فیدراالی کەن بۆی زۆر باشێت بەڵێ گفتگۆ زیاتر لەسەرەکەین مامۆستا بیلال لەم کاتت باش کە بەڕێزت لە گەرمیان لەگەڵمانیت زۆر وردکار زۆر ورد بە دوای پرۆژە یاسای بودجە ڕۆیشتیت لە ماوەی ڕابردووە ئێستا ئەو ڕەشنووسەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەیە و ئەگەر ببێ بە یاسا چ سوود و مەنفعەتێکی بێ بۆ خەڵکی کوردستان و بۆ بژانەوەی دارایی هەرێمی کوردستان دەستخۆش کاکزانە سوپاس بۆ دەرفەتە جارێکی کە دیارە قواقعێکی نوێ هاتووتەکایەوە ئێمە زانیمان ململانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕۆشتە قۆناغێکی نوێ بارودۆخی سیاسی عێراق ڕۆشتوەتە قۆناغێکی زۆر مەترسیدار شڵەژانێک لە نێو ماڵی شیعە بە ئاسانی ئەست پێکرا و جۆرێک گرێوێکی سیاسیش لە نێوخۆی ماڵی کووردا بەڕاستی ئەست پێکرا لە قۆناغی ڕابردووچی لە بەردەم و کابینەی کە پێوترێ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەردەم ئەگەری هەڵۆشانەوە لە ئەنجامی و قەیرانە دارایە لەلایەکی دیکەوە لە نێوخۆی عێراقیشە بە هەمانشیەوە بۆیە ئەکرێم دەرەچەو دەرگای کە تازە کراوەتەوە بۆ جۆرێکی دیکە سیاغەیەکی دیکەی ڕێککەوتن بە دەرەچەو دەرگایەکی پێکەوە گرێدانی جارێکی دیکەی عێراق بەشەوە گشتەکەی و هەرێمی کوردستانیش بە جۆرێکی دیکە بەلایانی کەمەوە بۆ ڕاگررتنی ئەو ئەزمونەی کە پێوترێ هەرێمی کوردستان و ئەو کابینەی کە پێوترێ کابینەی نوێم تاوەکو تێپەڕانیەم قۆناغە بۆیە من بە کۆی گشتی پرۆسەکە پێم وایە پرۆسەیەکی باشە بەڵام ڕاستەخواستی کوردی بەشێکتیا جێبەجێ نەبووە عێراق بە جۆرێکی دیکەی و هەن نەفەسێکی دیکە و هەناسەیەکی دیکەیە سەرۆکۆزیرانی ئێستا سەرۆکۆزیرانی پێشووتری عێراق نیە سەرۆکۆزیرانێکە کە بە عەلەنی ئاشکرا ئەڵێ من حکومی عێراقەکەم بەڵام بڕیاری یەکلاکەرەوە لای هێزە سیاسیەکانە و هەموو هێزە سیاسیەکانیش ئامادەسازیەکەن بانگەشەی خۆیانەکەن یانوێ بڕۆنە قۆناغێکی نوێ بۆ هەڵبژاردننی نوێ عێراق بۆیە کۆمەڵە کارتی سیاسی جیاواز بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرزکراوەتەوە واتە پەرتەوازەیەک لە ماڵی شیعە کە زیانی گەورەی بۆ ماڵی کوردی هەبووە و پەرتەوازەیەک لە ماڵی کوردیشە کە بە ئەمە بە ئاشکرا هەست پێکرێ چەند بەرەی جیاواز چەند هێزی جیاواز ڕوبەڕوویە گۆستاونەتەوە بۆیە ئێستا قۆناغێکی نوێ هاتوۆتەکایەوە کە گۆڕانکاری بۆ لەنێو ئەو دقەی کە پێوترێ پەیوەست بە پشکی هەرێمی کوردستان لە ڕووی شکڵیەوە کە باس دەکرێەوە تاوەکو ئێستا گەشتۆ بە میدیا ئەوەی کە ئێمە بینیوانە باس لە دیاریکردنی 460,000 بەرمیل لەو تەکرێ
ئەویش بە دوو ستێپی جیاواز بەشێکی پێوەست بە ڕادەستکردنی کۆی گشتی 250,000 بەرمینەوە بەشێکی بۆ وەرگرتنەوەی جارێکی دیکە و پارێکە پێوتری حەقدەستی کۆمپانیاکان و پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان و کۆی گشتی لە ڕووی شکڵیەوە ئەوەی کە ئەزانرێەوە وتراوە تاوەکو ئێستامە بۆ ڕازیکردنی بەشێک لەو فشارەیە کە شەقامی عێراقی لەسەر هێزولایەنە سیاسیەکانی عێراقیکەن کە لە ڕاستیا بەشێک لە ڕاستی تایە بەڵام بەشێکی دیکەشی لەوانەیە خواستی بە مەرکەزکردنی ئەم پرۆسەیە هەبێ لەلایەن بەشێک لە هێزولایەنە سیاسیەکانی عێراقەوە بەڵام من بە کۆی گشتی سەیری پرۆسەکە بکەم پێم وایە بۆ ئەم قۆناغە هەنگاوێکی باشە و دەرەچەیەکی باشە بەر لەوە خاڵە ئیجابیەکان ئەگەرمە ببێ بە یاسا و ڕێککەوتن بکرێ ئێمە لە ماوەی ڕابردووە قۆناغی زۆرمان دووکەر و پڕ قەیرانی دارایی و پڕخرابوونی ژیانی خەڵکمان بینیوە خاڵە ئیجابیەکان چی ئەبن ئەگەر جێبەجێ بکرێ و خاڵە سلبیەکان چی ئەبن بەلایانی کەمەوە ئەو سترێسی کە ئێستا لەسەر موچەخۆر لە هەرێمی کوردستانە هەیە نامێنێ و ئەوەی کە پێوترێ دابشکردنی موچە لە هەرێمی کوردستانە بە لێبڕینی موچە ئەو بیانۆ بەدەستی حکوومەتەوە نامێنەوە موچەخۆر لە کاتی و ساتی خۆیان ئەتوانێ زیاتر داوای حەق و مافی خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە کامە خاڵە جەوهەریەکەوە خاڵە گرنگەکەیە کە لە ڕاستیە ئێمە لە ساڵی 2015ەوە لە مانگی 2015 تا ئێستا بۆ هیچ مانگێک هیچ موچەخۆرێک دڵی بەوە خۆش نەبووە لە چی کاتێکا و چی وادەیەک و بەچی بڕێک و بەچی ئەندازەیەک موچەکەی خۆی وەرەگرێت کە ئەمە گەورەترین گرفتی لە هەرێمی کوردستانە دروستکرێت چی کەمەیە بێەوە بزانین نزیک بە سەر و 1,200,000 موچەخۆر لە هەرێمی کوردستانە کە بوونیە واتە یەک لەسەر 5 کۆی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەر 5 هاوڵاتی موچەخۆرێکمان هەیە ئەم موچەخۆرە ژیان و گوزەرانی خێزان و خانەوادەیەکە کە بەپێی داتاکان ئەڵێ 5.6 ئاستی ژمارەی خێزانی کوردیە کە ئێستا دابەزێواتە ئێمە بەلایانی کەمەوە لە هەر خێزانێکا موچەخۆرێکمان هەیە کە سەرچاوەی سەرەکی ژیان و گوزەرانی ئەو خێزانە دابینەکرێ کاتێک ئێمە بەم شێوازە مامەڵەمان لەگەڵا کردووە موچەمان پێ نەداوە موچەمان لێ بڕیوە بە پاشەکەوتەوە چارەکە موچەی پێدراوە واتە شیرازەی دارایی خێزانێکمان تێک داوە ئەمە خاڵ یەکەم ئەکرێ بەم قۆناغە ئەمە چاک بکرێتەوە خاڵێکی دیکە بازاڕە ئێمە لە بازاری هەرێمی کوردستانە لێ کاتە ڕوبەڕووی هاتنی ئاوارە بوون ڕوبەڕووی شەڕی داعش بوون ڕوبەڕووی قەیرانی دارایی بوون ڕوبەڕووی دابەزینی نرخی نەوت بوون ڕوبەڕووی پچڕانی پەیوەندیە دارایەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد بوون ئێستا بەشێک لەم مەترسیانە کەم بۆتەوە ئاستی مەترسی کۆرۆنا بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستێکی کەمترە لە چاو ساڵی ڕابردوو قەیرانی دارایی ئەگەر بڵێن وەکو پێشووتر نەماوە بە جۆرێک باشتر بۆ لە ئەنجامیەوەی نرخی نەوت بەرز بووەتەوە سەرچاوی داهاتی ناوخۆ زیادی کردووە لە هەمان کاتە ژمارەی ئاوارە لە هەرێمی کوردستانە کەمی کردووە مەترسیەکانی داعش کەمی کردووە تەنها خاڵێک کە ئێستا ئەتوانێت پێکەوە ئەم خاڵەکانی دیکە ببوژێنێتەوە کاریگەری لە سەردانە ئەویش ڕێکەوتنیەکی نێوان هەرێمی کوردستان و بەغداد لە ڕاستیە ئەگەر ئەمەش بکرێ کۆی گشتی ئەکرێ بڵێن بازار لە هەرێمی کوردستانە ڕاتە قۆناغێکی نوێ واتە جۆرێکی دیکە بازاڕە بینین چونکە ئێستا من پێتەڵێم لە ڕووی ژمارەیەوە پارە هەیە لە ڕاستیە بە جۆرێک لە جۆرەکان لە نێو بەشێک لە ماڵەکانە بە ئەندازەی سنووردار هاوڵاتی هەرێمی کوردستان لە ئەنجامی نەبوونی سیاسەتێکی دارایی باش لە هەرێمی کوردستان لە ئەنجامی نەبوونی سیاسەتێکی بانکی کارە لە هەرێمی کوردستان لە ئەنجامی قەیرانی دارایی خۆناغی ڕابردوو وای کردووە کە هاوڵاتی زیاتر دەست بۆ بڕەپارەیەوە بگرێت کە لە بەردەستایەتی بۆیە نەیتوانی وەم بڕەپارەی کە لە بەردەستایەتی بێنێتە بازار بەڵام ئەگەر ئێمە پێکەوە پێی بڵێن بازار ڕاتە قۆناغێکی نوێوە نرخی نەوت بەرزبوونەوە بەخۆوە بینێ ڕێکەوتی نێوان هەرێمی کوردستان و بەغداد دێتەکایەوە موچە لە کاتی خۆیان بدرێ هەموو ئەمانە بازار لە هەرێمی کوردستانە باتە قۆناغێکی نوێ و بوشانەوەیکی نوێ دەست پێەکە کە لە کۆی گشتیا لە ڕووی ژمارەیەوە سەیریکەی هەرێمی کوردستان جۆرێک لە تەنازولی پێوە دیارە لە ڕاستیە بەڵام ئەم تەنازولە ئەگەر بۆ چاکردن و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆران بێ تەنازولەکە لەکوێیە مامۆستا بیلال دەستخۆش و باشە لەکوێیە مەسەلەن لەکوێیە هەرێمی کوردستان زەرەری کردووە سلبیاتەکەی مەسەلەن من پێ دەڵێم هەرێمی کوردستان بەهۆی کۆمەڵێک هەڵەی استراتیژی گەورەوە لە سیاسەتی نەوتە لە سیاسەتی دارایی هەرێمی کوردستانە لە خۆناغی ڕابردووە لە ئەنجامی هەڵە ئیدارەدانی دارایی لە هەرێمی کوردستانە لە خۆناغی ڕابردوو ئێمە کۆی گشتی خۆمان بەشێک بوون لەوەی کە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا بچڕێ بەشێک بوون لەوەی کە قەیرانی دارایی ڕوومان لێ بکە ئێمە ئەگەر لە ڕووی ژمارەیەوە سەیری و داتا و بڕەپارە بکەین کە لە ساڵی 2023 و پێش 2023 هاتووەتە هەرێمی کوردستانەوە کاریگەری و دەرهاوشتێکی گەورەی لە سەرابووری هەرێمی کوردستانە هەبووە بەڵام لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵ سکتەری نەوت لە هەرێمی کوردستانە کە کردمانە سەرچاوی سەرەکی داهات و نەمانزانی چۆن ئیدارەی بکەین و باش ئیدارەی بکەین و
کۆمەڵێک ناوەڕۆکی یاسای نەوتوغاز کە لە یاسای ژمارە 22 ساڵی 2007 هاتووە هەموو ئەمانە جێبەجێ بکەین بۆیە خراپ مامەڵەکردنی ئیداریمان لەگەڵ ئەو بڕەپاری کە لە بەردەستمانە بۆ چی پاری هەرێمی کوردستان چی ئەو بڕەپارەشی کە لە بەغداوە هاتووە هەموو ئەمانە قەیرانێکی دارایی خۆڵیان بۆ هەرێمی کوردستان دروست کرد ئەم قەیرانە داراییە وای کردووە کە لە ئێستادا لە بەغدا بە ئاسانی ئەم سەرداوانە تێگاوە لێمان تێگا ئێمە لە سەردەمانێک لە بەغداشمان لە ڕاستیە شاردەوە کە چیمان هەیە و چۆن مامەڵی لەگەڵاکەین بەڵام ئێستا بەغداد بە ئاسانی پێمانەڵێ موچەخۆرێک لەسەر شەقامە موچەکەی پێنادرێ لێرەوە نەوتێکمان هەیە لە بازاڕە خراپ مامەڵی لەگەڵاکەین و بە $11 کەمتر فرۆشمانە بە پێی داتاکانی هەرێمی کوردستان کە ئەوەی کە ڕۆشتووە کۆمپانیای دیلۆت مامەڵی پێوە کردوڵێ هەرێمی کوردستان لە کاتێکدا لە مانگی نۆی ساڵی 2020 بەهای $40 بۆ لە بازاری جیهانی هەرێمی کوردستان بە $29 فرۆشتوێتی لە کاتێکا لە بەغداد نزیک بە چەند دۆلارێک کەمترە منەوتە فرۆشاواتە نەوتی هەرێمی کوردستانمان لە ئەنجامی خراپ مامەڵەکردن وامان کردووە کە سیاسەتێکی دارەدانی باشمان نەبووە هەموو ئەمانە وای لێ کردوین لە ئاستی بەغدادە لە ڕاستیان لاواز دەربکەوین و بە بەغداد بڵێن ئێمە ناتوانین بارودۆخی دارایی خۆمان باش بکەین چاک بکەین ناتوانین موچەی موچەخۆرانی خۆمان بدەین بۆیە بەغداد ستێپ بە ستێپ قۆناغێک بە 100,000 بەرمیل لەگەڵ ئێمە مامەڵەیە کرد قۆناغی دوم کردێ 250,000 بەرمیلەوت ئێستا هاتووە ئەڵێ 460,000 بەرمیلەوت هەموو ئەمانە ئەگەر تەنازولی پێ نەگوترێ چی ناونیشانێکی پێوترێ بەڵام من لە کۆی گشتیاڵێ مەگەر تەنازولیش بێ بەڵام بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستانیش بێ ئەگەر لە ڕووی شکڵیەوەشەوە بێ بۆ تەنها 7 مانگ بێ کە لە پێشمان ماوە تا کۆتایی مانگی دە و نەناڕاستی مانگی دا جارێکی دیکە بێ گفتوگۆ لەسەر پرۆژه یاسای بودجەی 2022 دەست پێ بکەین هێشتا باشتر و چاکترە لەوەی کە بەم شێوازە و بەم ستایلە موچە بە 21 لە سەد لێ بڕینەوە دابش بکرێت بەڵێ مامۆستا گفتوگۆی زیاترەکەین دکتۆر کامەرانیانی ئەمە بەرمەبنای کارێکی باش نابێ بۆ نمونە هەم کاک ڕێبوار هەم مامۆستا بیلال باسییان لەوە کرد ڕەنگەمە بۆ 8 مانگ بێ بۆ 7 مانگ بێ مەسەلەن بەڵام ئەگەر ئەمە التیزامی پێوە بکرێت لەلایەن هەردوو حکوومەتەوە تا ڕادەیەک بژێویژیانی خەڵک بباتە سەرەوە ئەمە بەرمەبنای ئەوە نابێت کە بۆ ساڵی داهات و ئاسانتر کارەکە بەدەستێت و دۆخی ئابووری استقرارێک وەردەگرێت بەڵێ بەنسبەت ئەم حەومانگەوە بەسە بەڕاستی حتا گەرم بەزەم حەومانگە بێت بەڕاستی کوردستان و هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری زۆر ئیسفادی لێگا جارێ با بینە سەر ئەوەی کە ئایا کە تۆ بە مستەمەڕی هەموو مانگێک ینی نەفقاتی تەشغیلی کە بڵێن ئەو معاشی کە باسێکن و نەفقاتی استثماریش و جگەلەوە تەنمیع قالیم ئەو پارانە بێت لە ناو بازارە بێت جارە بازار ئەوە بوژێتەوە بە خاڵێکم خاڵی دووەم مەسەلەن چیە ئێمە کە هەری تاچێک لە ڕووی ئابووریەوە داهاتێکی دەستەکەوە داهاتەکە یا ئەچێت بۆ پاشەکەوت بەشێکی باش پاشەکەوت و بەشێکی ئەچێت بۆ بەکارهێنان طبعاً کەواتە هەموو هاوڵاتێکە پارە وەرەگرێت زۆر لەو هاوڵاتانی کە وەرەگرن بەشێک لە پارەکانە ئەچێت بۆ پاشەکەوت لەبەرێک کە ئەزانن کە مانگی داهاتوو هەیە یعنی بە مستەمەڕی هەیە و هیچ مشکلیان لەوان نییە واتە ئەو داهاتە بە پڕی وەرەگرن واتە لە ساڵ 21 یان لێ نابڕێت بەڵام هەرچەند ئێمە بێدان بەشتەکە بنین کە ئەو ئیکیلیبریەمە ئەو تەوازنەی کە لەم ساڵە ڕوئەیە جیاواز لەو تەوازنەی کە لە ساڵی 2013 ڕوویاوە ئەو نقطەی تەوازنەی کە لە ئابووریا هەیە لەبەرەوەی کە تۆ ئەگەر بە فولیش معاشکە وەرگریت یا بە فولی ئەو پارێ بیت یا ئەو ئیستثماراتانەی کە ئەکرێت مەسەلەن بۆ ئەتوانرێت لە پارەیە کە 12.6 استثماریش بکرێت ئەم بودجەیە زۆر باشترە لە بودجەی ساڵی 2015 و 14 و 13 ئەوانە لەبەرەوەی کە ئەو ئەوانەی پێشوو زۆربەی هەرە زۆری بۆچی بۆ معاش بوو بەڵام ئەم بودجەیە کەمێکی یعنی ڕێژێکی باشتری ئەچێت بۆ ئیستثمارات واتە ڕێژەی معاشکی کەم بۆتەوە بۆچی لەبەرەوەی کە ئێستا تۆ معاشخۆرێک گە ملیۆنێکی بێت ئەو ملیۆنە نییە کە لە ساڵی 2013 دەێت ئەم ملیۆنە قیمەتی کەمترە کەواتە ئەو پارەی کە ئەمێنێتەوە ئەگەر $8 بەرز بێتەوە تۆ هەموو گەڵایەک بەچی بە 145 فرۆشێمە باسی بانکی مرکزی باسی علاقەی بنێوان وەزارەتی دارایی عراق و بانکی مرکزیەکەین کە هەموو گەڵایەکە وەزارەتی دارایی لە ڕێی نەوتەوە دەستێکەوە ئیفرۆشەوە بە بانکی مرکزی بەچی بە 145 لە کاتێکە حکومەتی عراق و حکومەتی هەرێمی شارە و معاشە ئەیەن کە کاتی خۆی یاویانە لە 2013 مەسەلەن بەدەردەوەی کە ئەو ڕێژێک زیای کردو ئەوە بەدەرلەوە بەڕاستی کەواتە وەکو قودرەتی شڕایی ئەو پارەیە قیمەتێکی کەمتری هەیە و ئەو پارەیەشی مەسەلەن ئەو زیادانەی کە لە ڕێگەی فرۆشتنی دۆلارەوە کە دەستێکی حکومەتی عراقی یا حکومەتی هەرێم مەسەلەن بەشێکی ئەچێت بۆ ئیستثمارات و ئەمە شتێکی باشە و لە ڕێگەی تەنمیع ئەقالیمیشەوە مەسەلەن حکومەتی هەرێم پارێکی باشی بۆ دانراوە لە ڕێگەی لەم بودجە ئەگەر تەنفیز کرێت طبعاً ئێمە باسی واکەن ئەگەر تەنفیز
دەستکرێت بەڵام شتێکمان بیر نەچێت ئێستا باسی حومانگمان کرد مەسەرەن ئەم بەڕێزان میوانە بەڕێزەکان باسی حومانیان کرد ئەم حومانگە ئەگەر بەردەوام بێت مەسەرەن تا ساڵی داهاتوو ئەوە بێ بە عادەت ساڵێک تریش هەر لە هەمان ستایلەوە هەر حکومەتی هەرێم و هەم حکومەتی بەغاش متمانە زۆرە بێ ئەمە خاڵێکم خاڵ دوم حتا ئەگەر با بڵێن بەغا موافقەتی نەکرد لەسەر ئەوە ساڵێک تر مانگی 12 ئێمە موافقەت ناکەین لەسەر ئەوەی کە مەسەر 460مان بێتەوە کولفەی بەرهەمێنانی ئەوی نەما لەو کاتەیە مەسەلەن ئێمە ئەتوانین چی بکەین طبعاً ئەو کاتە حاڵەتی ئیسtisنایی ڕوونایە مەسەر ئێستا ئەوە ئەبینین کە نرخینەوە بۆ بەرز بێتەوە لەبەرەوەی کە چالاکی ئابوووریەکان لە وڵاتانی سەناعی بەردەوامە و ئامادەنین یعنی ئابووری داخن وەکو ئەوەی کە پاڕوویە بالضبط کەواتە ئێمە ئەزانین کە نەوت نایەتەوە خوارەوە بۆ $25 و $3 کەواتە کە ئەگەر حتا نەوت بە 60 و 70 بێت حکومەتی تێرم بەڕاستی ئەتوانێت مثلەن بەشێکی زۆر ئەگەر نەشتوانێت لە 180 نەفقاتی خۆی دابین بکات بۆچی لەبەرەوەی کە هەم نرخی نەوت بەرز بێتەوە هەم نرخی دلار بەرز بێتەوە ئەوەی کە خەڵک پێڵێ دلار طبعاً دابەزینی قیمەتی دیناری عراقی کە پێڵن دلار بەرز بوونەوە مثلەن لەم دوو هۆکارەوە یعنی لە دوو لاوە حکومەت هەرێم ئێستا داهاتی زیای کردووە لەبەرەوە بە قووەتێکی زۆرترەوە ئەچێتە ناو گفتوگانەوە و هیچ التزاماتێکیش نییە بەرامبەر ئۆپیک پێ بڵێ ئەبێ پرۆداکشن بەرەمێنان کەم بکەیتەوە ئەگەر بەرەمان کەم کرێتەوە لە عراق کەمێکاتەوە نەک حکومەت هەرێم کەواتە ئێمە بێ ئاگامان لەوە بێت ئەگەر هات و حتا بۆم حوت مانگەش بێ بەڕاستی ئەمە ڕێکەوتێکی باشە بەس ئەگەر تەنفیز کرێ خۆ ئەگەر حتا با بڵێن خوا نەخواست تەنفیزیش نەکرێت ئیشەکە سەر نەگرێت مثلەن لە پەرلەمانە تێپەڕی و مەسەلەن ئیشەکە سەر نەگرێت مثلەن ئەو پارەیە نێت لە بەغاوە ئەو نەوتە نەدرێ بەغا حکومەت هێرم لەم کاتەیە دەتوانێت لە 100 زیاتر لە 185 ئەو نەفقاتانی دەستکەوێت کە هەیەی بەڕاستی کەواتە بەلایانی کەمەوە ئەتوانێت ئەم ساڵیشی پێ بەڕێکات بەڵام ئەو ریسکە هەیە وەکو ئەڵێن حتا ینی ڕەنگە دابەزیاندانە بەز دکتۆر حاڵەتێکی تر هەیە تەسەوڕەکەم شۆ بچێتە جەدەلی ئەنجومەنی نوێنەران مۆزوعی بەرزکردنەوە نرخی دینار نەخێر ئەوە بە هیچ شێوەیەک ڕوو نایەت و نرخی دینار قیمەتی دیناری عراقیوی کە خەڵک پێ بڵێن پێڵێت بەرزبوونی دلار ئەم شەو لە ئەنجومەنی نوێنەران حتا ئەگەر قبول ئەنجومەنی نوێنەران بیشێڵێت لەلایەن بانکی مرکزی تەنفیز ناکرێت بۆچی لە ڕووی ئابووریەوە چییە جارێ ئەنجومەنی نوێنەران ناتوانێت تەدەخلی سڵتەی نەقدی بکات سڵتەی نەقدی بەڕاستی سڵتێکی ئیندپندنتە سڵتێکی سەربەخۆی حتا لە حکومەتیش حتا تەنانەت مثلا سەرۆکوەزیری عراقیش سەرۆکی عراقیش هیچ کەسێک ناتوانێت تەدەخلی کاروباری سڵتەی نەقدی بکات بەڵام با بڵێن وابوو بابچۆلی عراق بەڕاستی هەموو شتێک ڕۆژە با بڵێن لە پەرلەمانە تێپەڕی و داوایان لە حکومەتی عراقی کرد مثلا ئەو 145 بکات بە سەوسی باشە بە سەوسی کەواتە گاپی چی دروزە بێت کەواتە کورتێنانێکی گەورە لە ناو بودجە دروزە بێت یەکێک لەو صفاتە باشانەی کە ئەم بودجەیەتی کەمترین کورتێنانیە چکە بە 42 دایناوەنەوت ئێستا بە 62 کەواتە کورتێنانە ئەو کورتێنانی ڕێژەش بەرزکرێتەوە لەو بڕگەیە یعنی دووەکە مەسەلەن قسەیەک هەبوو هەندێک کوتلە داوای ئەویانە کرد مەسەلەن نرخینەوت لە 58 یان لە 60 بخەمڕێدرێت بەڕاستی بەرزکردنەوە نزمکردنەوە لە ڕووی بوعدی ئابووریەوە هیچ قیمەتێکی نییە لەبەرەوەی کە تۆ بە 42 داناوە 20 تریلیۆن دینار مثلا 20 تریلیۆن دینار کورتێنان هەیە کە کاتێک خۆی بە 62 ئەیفرۆشێت بە 42 بە 62 ئەیفرۆشێت ئۆتۆماتیکی خۆی ئەو 20 تریلیۆن دینارە حکومەتی عراقی قەرز ناکە بۆی پڕیکاتەوە ئەی چیە بێت هەر لەو 20 دلار پڕیکاتەوە کە هەیە کەواتە ئەم بودجەی کە دانراوە نزیکەی بە 64 دلار وابزانم هیچ کورتێنانێکی نابێت چونکە مەترسی کورتێنان لە ڕووی ئابووریەوە هەر ئەوەیە کاتە قەرزەکات کە تۆ کاتێک قەرزەکەی دیناری ئضافیێنیت وەریەگری حکومەتی عراقی خاتە بازاڕەوە ئەم دینارە چێتە بازاڕەوە کە پێڵێن مەنی سەپلای یعنی عرض النقد ئەم عرض النقد ئەگەر توازن نەبێت لەگە دۆلارە ئەو کاتە دۆلار لەسەر و 145 ئەوەسێ مثلا زیاتر بێت لە 150 160 ئەبێ لەو کاتە بانکی مرکزی پارێکی زۆرتر بێنێتەوە ناو بازاڕەوە بەڵام ئەگەر ئەم کورتێنانە نەبێت مەترسی لەسەر دینار عراقی لەمە زیات لەمەی ئێستا هەیە یعنی کەمترێ بێت واتە مەترسیەکەی کەمترێ بێت زۆر باشە کاک ڕێبوار باشە ئێستا مەترسیەکەیە ڕیسکێکەیە قسەیەکەیە دڕدۆنجیەکە لەسەر مەسەلەی نرخینەوت بەپێ ئەو زانیاریانی بەڕێزت تەسەوڕەکەی مەسەلە نرخینەوت ئاڵوگۆڕێکی تری بەسەرابێ مەسەلەن ئەمڕۆ مەترسیەکە زیاتر بوو کە بینیمان مەسەلەن لە نزیک 69 هاتە 63 و پۆین شتێک ینی مەترسی ئەوە هەیە کە ئەمە زیاتر ببێت بەڵێ لە ڕاستیە نرخی نەوت بە درێژایی مێژوو باڵێن هەڵکشان و داکشانی کردو بە پێی ڕۆژگار و ئەو کاریگەریانەی کە لە ڕووی سیاسی و سەربازی و سروشتیەوە کە کاریگەری تێکردەوەی نەوت یعنی هەموو شتێک کاریگەری تێ ئەکات بینیمان ساڵی پار جەنگی نرخی نەوت و کۆڤید-19 چ کاریگەرێکی لەسەر نرخی نەوت کرد لەبەرەوە ئێمە ئەبێ هەمیشە ئامادەی ئەوە بین کە هەر گۆڕانکارێکی لە ناکاو کاریگەری بێ بەڵام ئەوەی کە پێشبینی کراوە ئەو دەرسەی لە ساڵی پار وەرگیراوە لە جەنگی نرخی نەوتە جارێکی تر قەناعەتمان نییە دووبارە بێتەوە و پەتای کۆرۆنا ڤایرۆسیش وردە بەرە و باڵێن کۆنتترۆڵە چێت ئەمڕۆ بانقی گۆڵدمان ساکس ئەڵێت لە هاوینی ئەمساڵ ئەگاتە 80 دلار ئەمەش ینی بەڕاستی جێگەی دڵخۆشیەوە هەموو ئەو بانقانەی ترکە با بڵێن ئەو دام و دەستگانەی کە پێشبینی بەرزبوونەوەی نرخەکەون
با بڵێن لە سەرەتای دابەزینەوە تا ئێستا هەموو پێشبینەکانیان ڕاز دەرچۆوە قۆناغ بە قۆناغ هاتووە پێشەوە. ئەم دابەزینەی ئەم چەند ڕۆژە کۆمەڵی هۆکار هەبوون ئەوەی کە وای کرد بەرزبوونەوەی ئاسی کۆگاکانی هەم نەوت و هەم بنزین لە ئەمریکاوە با بڵێن سیانەکردنی پاڵاوگەکانی وڵاتانی ئاسیا سین و هەند با بڵێن چەند وڵاتێک ئەمانە وای کرد کە با بڵێن نرخی نەوت بێتە خوارەوە. لە ڕاستیدا حاڵەتێکی تر هەیە کە ململانەیەکەیە لە مەسەن بازاری جیهانە لە نێوان دەوڵەتانی سعودیە و رووسیا و ئەمریکا، ئەوەیە کە ئەمریکا ئەگەر نرخی نەوت لە $70 زیاتر بێت ئەوە با بڵێن سوتەمەنی لە بنزین لە ئەمریکا گرانە بێەوە، هەر لە ماوە هەموو گاڵۆنێک $3 چوە سەری، بۆی ئەمریکا نایەوێت لە $70 زیاتر بەرز بێتەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانی ئەمریکانیە و زەرە بۆ کابینەی با بڵێن بایدن. لایەکی ترەوە نایەوێت لە $20 کەمتر بێت، چونکە بەرهەمهێنانی نەوتیلیمی نزیکەی $20 ئەچێ هەر با بڵێن بەرمیلێک، بۆیە لە بینی 20 بۆ 70 ئەمە لایەن ئەمریکاوە مەقبولەوە، یعنی هی ئەوەیە کە پارێزگایی لەوکە. سعودیش بۆ خۆی بە قەنەعەتی من جارەتر ناتوانێت ئەو با بڵێن جەنگە هەڵسێنێتەوە، چونکە ئێستا ئەبینین بە هەموو حرەکەیەکی لەلایەن حوسیەکانەوە با بڵێن هجوومێک کرێت سەری. ئەمەش بۆ خۆی ئاماژەیەکە بۆی کە ئەگەر سعودیە لەژێر ڕکێفی ئەمریکا بچێت دەرەوە با بڵێن حوسیەکان و لە پشتەوە دەوڵەتانی تریش هێرشەکەنە سەری و بەرژەوەندەکانی تێکەچێەوە. بۆ رووسیاش لە $40 نەوت بفرۆشێت بودجەی بەبێ کورتێنان ڕێکە بێتەوە، بۆیە بە قەنەعەتی من نەوت جارەتر بەرزە بێتەوە بە پێی ئەو پێشبینیانەوە. ئەم بەرزبوونەوەش کاریگەریکی زۆر باشەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، چونکە داهاتێکی زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت. ئێمە گەر تەماشا بکەین پێش بەرزبوونەوەی نەوت ڕۆژ بە ڕۆژ با بڵێن لیستە شیعەکان یا فراکسیۆنە شیعەکان سەقفی داواکاریەکانیان بەرزەکرێت، بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی نەوت تا سەقفی داواکاریەکان وەسان و مەترسیەکی بە دروستکردن پێی ئەو پێشبینانەی کە من خوێندومەوە کە ئەگەر بێت و حکوومەتی عێراقی لەگەڵ هەرێما ڕێک نەکەوێت هەرێم بەرەو سەربەخۆیەکی زیاتری ئابووری دەچێت و دوورەکەوێتەوە لە بەغاوە. ئەمەش مەترسیە بۆ سەربەخۆی کوردستان و ئەو دەوڵەتانەی کە عەقدیان لەگەڵ کوردستان کردووە زیاتر پشتیوانی ئەم ناوچە ئەکەن. بۆیە بە قەنەعەتی من دۆخەکە لە قازانجی هەرێمی کوردستانە، بەڵام ئێمە لەگەڵ بەغدا تا دێت با بڵێن بەرەو لاوازی ئەچین لە ڕووی دانوستانە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە ئەوان ئەو وای کە پێشتر باسمکردن هەموو لە پشتەوە کاری بۆکەن. ئێمە بۆ ڕاستکردنەوەی ئەم باڵانسە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان. کاکڕێبار زۆر جار بەڵێ کاکڕێبار زۆر جار باسی کەم تەرخەمی ئەکرا لە دانوستان لەگەڵ هەرێم. ئەم جارە شاندی حکوومەتی هەرێم وەکو بینی دانوستانێکی دەستەویەخەکە. ئەمە چۆن هەڵسەنجێنی بەڕێستان؟ ئەمە کارێکی زۆر باشە. من پێشترش وتم پێویستە حکوومەت هەرێمی کوردستان و سەرکرداری سیاسی کورد هەمیشە لە بەغدا بن بۆ پارێزگاری لەو مافە دەسووریانەی کە لە دەسوورە جێگەی کراوەتەوە، بۆی با بڵێن مادە بە مادە جێبەجێ بکرێەوە دەستکەوتەکانی کورد لە چوارچێوەی با بڵێن دەسووری عێراقا بەدەستبێنرێ بۆ پارێزگایی لێ بکرێت، چونکە ئێمە جگە لە دەسوور هیچ پشتیوانێکی ترمان نییە بۆی پارێزگایی لە مافەکانی خۆمان بکەین. بەڵام بۆ ئەوەی کە ئێمە لە بەغدا بەهێزبین زیاتر پێویستە ئێمە لە با بڵێن بەغدا بە فریاد ڕست نەکەین، بەڵکو هەرێمی کوردستان و ناوخۆی خۆمان بە فریاد ڕستێکەن. ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان و سەرکرداری سیاسی جارەتر ئەو بۆشایی کە دروست بە لە نێوان خەڵکی کوردستان و حکوومەتە ڕاستیکەنەوە و هەروەها بێن لە ڕێگەی و بەرهێنانەوە سەرچاوی ئابووری زیاتر بکەن، بۆ ئەوی کە ئێمە سیانزە کەرتی ترمانەیە کە ئەتوانی سیانزە سەرچاوی ئابووری تر زیادکەین بۆی پاڵپشتی داهاتی نەوتکەوە ئێمە بە بەهێزیەوە لە بەغا دانوستان بکەین و حکوومەتی بەغدا حکوومەتی فیدراڵی نەتوانێت ئیتیحادی نەتوانێت هەمیشە با بڵێن فەرزی سەقفی داواکاریەکانی زیاتر بکا بەسەرمانە. بەڵێ کاکڕێوە سوپاسەکەم مامۆستا بیلال، ینی ڕەنگە زۆر جارە و پرسیارە ڕستی بە ڕێزیش کرابێ هاوڵاتی فەرمانبەر موچەخۆر زۆر جارە و پرسیاریان لە ئێمە کرد کە ژیانمان چی بەسەر دێت. مەسەلەن ئێستا لە حاڵەتێکە ئەگەر ئینشاءڵڵا خوا کردی کە ئەم شەو ڕژنووسەکە بوو بە یاسا و ئەگەری ئەوەشا کە تەنفیزیش کرا واگەر ڕێکیش نەکەون مەسەلەن تەوسیەی بەڕێستان بۆ فەرمانبەران و چەخۆران و دۆخی دارایی ژیانی ژیاری خەڵکی هەرێمی کوردستان چییە؟ خۆی لە ڕاستی ئەوەی کە گوزەرە ئێستاوە موچە بە 21 لەسەر لێبڕینەوە دابەشە کرێمە خۆی بۆ خۆی گەورەترین نائەدالەتیەوە جۆرێک لە دادپەروەریتیان نیە، چونکە ئێمە ئەگەر سەیری سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە بکەین ئێمە دوو سەرچاوی سەرەکیمانەیە کە بەشە زۆرەکەی لە نەوتەوە سەرچاوی گرتووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش و کابینەی هەشت و کابینەی نۆ کە ئەگەر بیانوێک بەدەستیەوە هەبوو بێکەوە بۆ کە نرخی نەوت لە خوارە بۆیە ئێمە ناتوانین موچە لە کاتی خۆیان دابشکەین یا موچە بە لێبڕینەوە دابەشەکەین. بۆیە گەر سەیری سیستەمی دابشکردنی موچە بکەی لە هەرێمی کوردستانە بۆ نمونە مانگی نوێی ڕابردوو جارێکی دی ئاماژەی پێ بکەم. حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ناوەڕۆکی راپۆرتی دیلێت ئاماژەی بەوە کردووە کە نەوتی بە $29 فرۆشتووە و
حکوومەت لەو مانگا بۆ نمونە موچەی بە لێبڕینی 21 لە 100 دابش کردووە لە کاتێکا نەوتی بە 29 دلار فرۆشتۆ ئێستا لەو کاتان 40 دلار بۆ لە بازاری جیهانی ئەو بە 29 دلار فرۆشتێتی و نەوتی موچەی بە 21 لە 100 لێبڕینەوە دابش کردو ئێستا کە نەوت لەسەر و 60 دلارەوەیە لە خراپترین حاڵەتە حکوومەت یاریمی کوردستان نەوتەکەی بە 50 دلار فرۆشێ بەڵام بینین دابشکردنی موچەشی بۆ مانگی سێ بە 21 لە 100 لێبڕینەوە ڕاگەاندووە واتە ئەمە جارێکی دیکە ئەو فراغە گەورە دروستەکە ئەو کەم و کورتیە گەورە دروستەکە ئەو نادڵنیایە دروستەکە کە موچەخۆر بۆ حکوومەتەکەی خۆی هەیەی کە حکوومەت سەرچاوی سەرەکی داهاتەکەی لە نەوتەوە سەرچاوی گرت بێ و نەوت بەرز بوو بێتەوە ئەو بەو شێوە مامەڵی لەگەڵا بکرێ و بەشێکی دیکە لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە لە مانگی نوێی ڕابردووە هێشتا مەترسیەکانی کۆرۆنا بە جۆرێکی دیکە بووە بەڵام لە ئێستادا بینی دەواازە سووریەکان سەرچاوەکانی داهات فڕۆکەخانەکان هەموو زیادکردنی باج لە هەرێمی کوردستانە پەیڕەوە کرێ کە ئەمیش جارێکی دیکە داهاتی ناوخۆ زیادی کردووە کە ئەمە بۆ خۆی ئەو پرسیارە دروست دەکات و ئەو جێگای سەرسوڕمانە بۆ ئێمە کە موچە لە هەرێمی کوردستانە بۆ بە دەردە براوە کە موچەخۆر بە بەردەوامی لە بەردەمەوە بێکە زوڵمی لێ بکرێت لە یەک کاتا 21 لە 100 لێ ببڕێ و لە ئەنجامی دابەزانی بەهای دینار جارێکی دیکە 21 لە 100 قۆی شیرایی کەم کرابێتەوە ئاتە موچەخۆرێک لە هەرێمی کوردستانە 100 لە 100 موچە وەرناگرێت لە ئێستادا بەڵکو 60 لە 100 وەرەگرێت چونکە 21 لە 100 بە پرۆسەی دابەزانی بەهای دینار قۆی لێ وەرگیراوەتەوە 21 لە 100 لێ بڕینی بەسەرا پەیڕەوکراوە کە ئەمە گەورەترین گرفتە ئەمە لەلایەکی دیکەەوە ئەگەر ڕێککەوتن بکرێت لەگەڵ بەغدا بەلایەنی کەمە بیانۆ لە بەردەستی حکوومەت یاریمی کوردستانە نامێنێ کە موچەخۆر ئەڵێ من لە کاتی خۆیان موچە وەرەگرم بەڵام بە کۆی گشتی ئەگەر ڕێککەوتنیش نەکرێ حکوومەت یاریم ئەمە بۆ 3 مانگە ڕایگەاندووە کە ئەڵێ موچە لە کاتی خۆیان لە 25 مانگە دابەشەکەم و بە 21 لە 100 لێبڕینیشی جۆرێک سەپاندووە بەسەر موچەخۆرانی خۆیان من کە من پێم وایە بۆ ئەم مانگە لە ڕاستیە بەلایانی کەمەوە ئەبوو موچە بەو شێوە دابەش نەکرایان ئاستی لێبڕینەکە زۆر کەم کرایەتەوە چونکە نەوت بەرز بووەتەوە و داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستانە زیادی کردووە بۆیە لە هەردوو حاڵەتا من پێم وایە ئەگەر نەوت وەکەوەی کە ئێستا هەیە بمێنێتەوە و دابەزینی زیاتر بەخۆیەوە نەبینی و ئاراستەکان زیاتر بەرەو بەرزبوونەوە بێ ئەوە ئەکرێ بڵێن حکوومەت یاریمی کوردستان لە ڕووی دابەشکردنی موچە ئەڕاتە خۆناغێکینەوە بەڵام ئەگەر ڕێککەوتن بکرێت لەگەڵ بەغدادا ئەمە لەلایەکی دیکەوە کە موچەوەکو خۆی دابەشەکرێ دڵنیایەکی دیکە دروستەکە بۆ بازار و هەمان کات ئامادەسازیە بێ بۆی کە ڕێککەوتنی دوورمەوداتر لەگەڵ بەغدا بێتەکایەوە چکە ئێمە تەنها باسی بودجە نیە لەگەڵ ڕاستیە لەگەڵ بەغدادا کۆمەڵک مەلەفی دیکەی مەترسیدار هەیە لە بەردەمی ئەمە لەگەڵ بەغدادا کە ئەگەر لە بودجە نەوەسێنرێ و ڕێککەوتن نەکرێ ئەگەری ترازانێکی دیکەی گەورەی هاوشێوەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا دروستە بێت مامۆستا دوا سەرنجی خۆتم پێ بڵێ لە بەرنامەیە مامۆستا بیلال بڵێ من جارێکی دیکە ئومێدیەوە کەمەوە دڵخۆشم بەوەی کە ئەم جارە شاندی یاریمی کوردستان بتوانێت بەدەستی پڕەوە بگەڕێتەوە و ڕێککەوتنێک بێتەکایەوە چونکە ئێمە لە 2014 بە دواوە تاوەکو ئێستا ڕێککەوتنێکی کۆنکرێتیمان نەبووە لە ڕاستیە لەسەر بودجە ئەوەی کە هەبووە ڕێککەوتنی کاتی بۆ لەگەڵ سەرۆکۆزیرێکی وەکو عەبادی کراوە دوجار لەگەڵ عادل عەبدولمادیە و ئێستاش لەگەڵ مستەفا کازمیە هەموو ئەمانە ناکاتەوەی کە ئێمە ڕێککەوتنێک بکەین کە کۆی گشتی لایەنی شیعە لە ئێستادا بەرامبەر بە هەرێمی کوردستان وەستاون بۆی کە ڕێککەوتنێکی نوێ بێتەکایەوە ئەگەر ئێمە بتوانین لەم ڕێککەوتنا سەرکەوتن بەدەست بێنین ئەکرێ بڵێن قۆناغێکی نوێی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەست پێکە و جۆرێکی دیکە سەرکەوتنی شەبێ لە ڕاستیە بە هەموو کەم و کورتیەکەوە بەڵام جێگای دڵخۆشیە بێ بۆ شاندەی کە سەرۆکایەتی و دەست و پەنجەی نەرم کرد لەگەڵم گفتوگویانە کە زیاتر لە 17 جار ڕۆژتۆتە بەغدا بۆی کە ڕێککەوتن بکە چونکە دوای 2014 کرێ بڵێن بەم ڕێککەوتنە لەسەر پرۆژه یاسای بودجە ئەڕۆینە خۆناغێکی نوێ لەگەڵ بەغدا بەڵێ سوپاس دەکەم کاک ڕێبوار دوا سەرنجی بەڕێستان سیاسی کورد ئەوە بزانێت کە لە ئێمە کۆتایی ئەم ساڵە ڕوبەڕووی دوو مەترسیە بینەوەیکیانەوەی هەڵبژاردنەکان بە یاسای نوێ هەڵبژاردن نازانرێت وەکو پێشووتر ئایا کورد هەموو ئەو کورسیانە بەدەستێنێتەوە ئەو قوتەی ئەبێت ئەوەیە ئەو خاڵی دووەم کە با بڵێن ئەوەی کە عێراق یاریەکی جوانەکە لە پشتەوە بۆ بەرژەوەندی خۆی کە دەیەوێت دوا گورز لە کورد بدا کە وەرگرتنەوەی مەلەفی نەوتە لە کورد لە ئایندا و ئەوەی کە باسمان کرد دەبێت کورد با بڵێن سەکرایی سیاسی کورد ئەوە بزانێت ئەم یاری لەگەڵ بەغدادا یاریەکی تەکتیکی بێت یاری استراتیجیەکەی ئەو بێت کە بتوانێت لە هەرێمی کوردستان خۆی بەقوتکە لە ڕووی ئابووری سیاسیەوە و بەهێزیە بچێتە بەغا و بتوانێت مافەکانی تر بەدەستبێنە نەک ئەوەیشی ماوە لە دەستمانچێ بەڵێ سوپاس بۆ بەڕێستان دکتۆر دوا سەرنجی بەڕێستان وە حەزەکەم دوا سەرنجەوە بێ شاندەکە تا چەند کوڕ و موسوور بوو لەسەر بەدەستهێنانی ئەو دەستکەوتە ئەگەر بوو بەدەستکەوت بەڕاستی بەنسبەت ئەم شاندەوە تا ئێستا بزانم من نەمان بینیوە لە
لە تاریخی ئەو شاندانی کە چوون بۆ بەغا طبعاً ئێمە باسی دوای ساڵی 2023 ئەکەین نەمان بینیوە شاندێک بەم دوور درێژیە بەم نەفەسە مەسەلەن بەردەوام بێ و سوور بێ لەسەر ئەوەی کە ڕێکەوتن بکات طبعاً ئەوە شتێکی باشە بەڕاستی لەبەرەوەی کە هەم بیانەکە ئەخاتە چێ ئەخاتە ساحەی چێوە مەسەن ئەو مبڕیدارتان ئەخاتە ساحەی بەغاوە مەسەڵ ئێمە سووری لەسەر ڕێکەوتن بەڵام تۆ خۆت ڕێناکەوی بەڵام خۆشبەختانە یعنی گەشتونەتە لێک تێگەیشتنێک و ئەکرێت ئەم شەو بێ بە ڕێکەوتنێکی کۆتایی بەڵام یەک نقطە زۆر گرنگە کە بە یەک دقە ئاماژەی پێ بە مەسەڵەن ئەوەیە کە حکومەت هێرم لەمە دووە نابێت تەنها پشت ببەسێ بە سێکتەری نەوت بەڕاستی ئەبێت تەرکیز کاتە سەرچی تەرکیز کاتە سێکتەرەکانی تر ئەمە زۆر گرنگە بەڕاستی بۆ ئەوی کە بتوانانی ئابوووریکی بەهێزە هەبێ و گەبتێ ڕوبەڕووی بەخابیتەوە و مەسەلەن لە ڕووی ئابووری و ڕوبەڕووی بەخابیتەوە و یعنی لەژێر نەچیتە ژێر ئەو فشارانە بەڕاستی دەرس لە ڕابردووە بژێت بالضبط و تەنوعی ئابووری بکرێت زۆر سپاس بۆ بڕێز دکتۆر کامەران قادر دکتۆرە لە ژمێر یاری و دارایی هەروەها سپاس بۆ بەڕێز ڕێبوار محەممەد شارەزای ئابووری و نەوت و گاز بە تایبەتی و سپاس بۆ بەڕێز مامۆستا بیلات سعید ڕۆژنامەوانی ئابووری و شارەزای بواری ئابووری سپاس بۆ هەرسێ میوانی ئازیزم بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە لە چەند خولەکێکی تر کە دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ ئەکات ئەو ڕێکەوتنەی ئەمڕۆی شاندی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە شیعەکان کردوویەتی ببێ بە یاسا و بۆ ئەم ساڵ و بۆ ئەم نەورۆزە مژدەی خۆش و مژدەی بژانەوەی دارایی و گیرفانی خەڵکی هەژار و موسەخۆری هەرێمی کوردستان بدرێ بە گوێی خەڵکی کوردستانە لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ